گۆرانی بێژ و نیشتیمان پەروەری کورد خێرۆ عەباس ساڵی 1962 لە قامی شلۆ لەدایک بووە. تەمەنی لاوی تێکەڵەیەک بووە لە میوزیک و خەباتکردن بۆ کوردستان لەگەڵ ڕێکخراوەکانی بەرخۆداندا. ستایلی میوزیکی خێرۆ عەباس تێکەڵەیەکە لە کلاسیک و مۆدێرن. ئەم تێکەڵکردنەشی ستایلێکی تایبەت بەخۆی جێکرده بوو. خێرۆ ساڵانێکی زۆر بەوەی ڕژێمی سووریاوە ئاوارەی وڵاتی ئەڵمانیا بووە، بەڵام پاش ئەو ساڵانە و لە ساڵی 2002دا بۆ یەکەم جار گەڕایەوە کوردستان و لە شاری ئامەد کۆنسێرتێکی بەست کە 1 ملیۆن کورد لە کۆنسێرتەکەیدا بەشدار بوو. هەر لەو ڕۆژەدا بە بەرچاوی جیهانەوە خاکی کوردستانی ماچ کرد. خێرۆ عەباس خاوەنی کۆمەڵێک ئەلبومی گۆرانیە، لەوانە غەریبۆ 1998، ئاخین 2005، بارانی شەو 2007، زۆرێ 2010.